تێکی ئەدەم یاری نەکەم مادەم خۆم تیب دیاری ناکەم ساحەکە پڕ ئەکەمەوە تۆ بڵای خۆمە ئەیبەمەوە من دەبێ خۆم ڕاهێنەر بم خۆم هێرشبەر خۆم نوێنەر بم یانزە احتیاد لەگەڵ گۆڵچی داومە بۆ مەهونا قەهوەچی یانزە احتیاد لەگەڵ گۆڵچی داومە بە موناح قەهوەچی دڵنیابن ئەیدەم پەنێ یان ئەبێ تەڕحم بدەنێ ئەبێ یاری بێ حەکەم بێ لەو کاتەشا دنیاتەم بێ دەبێ خۆم داینەم تەشکیلە ئەگینا خوددا وەکیلە یان تیپی بێگانە دێنم یان ساحەکە ئەڕوخێنم هەمووتان دەزانن چۆنن یاریزانی گرژومۆنم بەدڵی خۆم نەبێ یاری خیانەتێ دەکەم دیاری سەرشۆڕی بۆ بنەماڵەی خاکفرۆش و بنەماڵەی جاش بۆ بنەماڵەیە کە هەموو کات داردەستەی وڵاتانی دوژمن بە کورد بوون جاش بەرزانی